دکتۆر فازڵم کاتت باش سڵاوت لێبێ ئایا پێمان بڵێ ئابووری عێراق تا چەند ڕوونە تا چەند دیدگایەکی دیاری هەیە؟ بەڵێ بەڵێ سڵاوتان لێبێ، زۆر سوپاس بۆ میوانداری کردنتان، زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە کاتێک قسە دەکەین بە شێوەیەکی کەم ئەویش پەیوەستە بە ئێستا عێراق لە قۆناغێکتا تێدا پڕێت، ئەویش قۆناغی گەشە ساندنە، هاوکات پێویستە هەوڵی ئەوە دەرکات دوور بکەوینەوە لە هەژاری کە تا ئێستا لە وڵاتەکەمان بەردەوامە. دەوڵەت لە پێویستی بەوەیە هەنگاوی جدی بگرێتە بەر بۆ بمبڕکردنی سەرجەم ئەم کێشانە بە سەرجەم جومتەکانیەوە، سەرڕای هەموو کێشەکان کە هەیە کە بۆتە هۆی ئەوەی گورز بە عێراق بۆشێنێت، بۆ نمونە تیرۆر یاخود کێشەی کۆڤید-19 یان هەر کێشەیەکی دیکە. بەر لەم کۆبوونەوەیە هەژاری کە لە عێراق هەبوو سەدا 18 بوو، بەڵام دوای ئەم هەموو کێشانە ئێستا بۆ لە سەدا 31 بەرز بووتەوە. بۆیە دەوڵەت پێویستە جدی بێت لە چارەسەرکردنی و کەمکردنەوەی ئەم ڕێژەیە کاویش ڕێژەی هەژاریە لە کۆمەلگای عێراقیدا. ئەم بابەتە و بە تایبەتیش دوای ئەم هەموو کێشەیە نرخی نەوت بێگومان بەرز بووتەوە دوای هەموو ئەو کێشانەی کەوا بەسەر عێراقدا هەیە. لە 2021 گەیشتە ئەوەی کە نرخی بەرمیلێک نەوت بۆ 56 و زیاتر لەمە داتوان بە دیاریکراوی بڵێم چەند بوو نرخ بەم نرخە بوو، بەڵام دەوڵەت هەڵسا بە بەرامبەر سەرجەمە و ئالەگەریانەی کەوا لایەن کۆڤید-19 و تیرۆرەوە هاتووە، هاوکات بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەفت و دوای بەلاوانانی سەرجەم کێشەکان کە لە خۆی لە تیرۆر و کۆڤید دەبینێتەوە بەهۆی ئەوەی ئەو کێشەیەکە لە ڕێکەوتنێ کراوە لە نێوان هەناردەکارانی نەوت لە نێو ئۆپیک و دەرەوەی وڵاتانی دیکەش. نرخی بەرمیلێک نەوت بۆ نزیکەی بۆ 80 کەسرێک دابەزردا لە کۆتایی ئەم ساڵە. سەرەرای هەموو ئەمانە و سەرەرای هەموو ئەو فاکتەرانە ئێستا دەخشە ڕێگەیەک هەیە کە حکوومەتی ئێستا و پێشتریش هەوڵی ئەوە دەدەن کە هەنگاوی جدی بگرنە بەر بۆ ئەوەی بتوانن زارێکیکە وڵات بژێن. باشە بەڕێز دکتۆر فازڵ، چ ڕێگریەک و بربەستێک هەیە لە هەنگاونان کە باسێکی لەو هەنگاوانە کە عێراق بیگرێتە بەر بۆی کە سوود لەم دەرفەتانە وەربگرێت، سوود لە بەرزبوونەوەی نرخی نەوت وەربگرێت، ئەیکەی ئەم هەنگاوانێت؟ بەڵێ بەڵێ استراتیژیەی نوێی حکوومەت دوای پشت بەخوا استراتیژی نوێ بریتە لەوەی کە دۆخێکی نمونەیە بۆ گەشەپێدان و بۆ گەشە سەندنی وڵات لە چوارچێوەی وەبەرهێنان کە لە کەرتی وزە و کەرتی ژێرخاندا هەبێت. هەموو ئەمە استراتیژێکی نوێ، هەموو ئەمانە پێمان دەڵێت کە دۆخێکی استراتیژی نوێ هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری لە کۆمەلگەی عێراقی. بۆیە هەموو ئەمانە لە پێناو سەرکەوتنی حکوومەتە بۆ ئەوەی بتوانێت پەرە بە وڵاتەکەمان بدات و بەرەو پێشی بات و بیگەێنێتە نوایەکی ئارام بەبێ کێشە. دکتۆر باسی ڕێژەی هەژاریەکی، بەڵام ئێستا ڕێژەی هەژاری لە پارێزگایەکی وەکو متەنا لە 160 هیچ پارێزگایەکی عێراق نییە دەوڵەمەند نەبێ بە نەوت، داهاتێکی گەورەی نەوت پەیانەکات، بەڵام بۆ ڕێژەی هەژاریەکەی ئەوەندە بەرز بێت. بەڵێ بەڵێ
بڵێ بەڕێز ئێمە باسی پارێزگای موسەنا یان پارێزگای نەجەف یان کەربەلا یان هیچ پارێزگایکی دیکە ناکەین ئێمە بە شێوەی گشتی سەیری هەموو ئەو پارێزگایانە دەکەین بێگومان ڕاستە لە سەماوە لە موسەنا ڕێژەی هەژاری زۆر بەرزە بەڵام حکوومەتی نوێ پشت بەخوا هەوڵی ئەوە دەدات لە ڕێگەی وەبەرهێنانەوە لە ڕێگەی دووبارە کارپێکردنی هەموو جوبەکانیەوە بۆ ئەوەی بتوانێت دۆخی هەژاری وەکو پارێزگاکانی دیکە بکات بەلایانی کەمەوە بەر لەم قسەیە پێشتر لە عێراق ڕێژەی هەژاری لە سەداسیەکان نەبوو بەر لە تیرۆریش لە سەدا هەژدە بوو کاتێک تیرۆر و کۆڤید هاتن ئەم ڕێژەیە بووە سەدا سیویەک پشت بەخوا لە ئاینەیەکی نزیکدا لە ڕێگەی ئەو استراتیژیی کەوا دانراوە دەکرێت ئەم ڕێژەیە دابەزێنن بۆ لە هەموو پارێزگاکان و دوور بێت لە هەموو کێشەیەک کە دەوڵەت و خەڵک ڕوبەڕووی دەبێتەوە هەرچەنە کاتی باسی داهاتی گشتیە کرێت داهاتی گشتی هەموو پارێزگاکانە بەڵام دکتۆر ئابووری عێراق بۆ ئەبێت تاک سەرچاوە بێت تاکەی فرەچە شر ناکرێت بەڵێ پشت بەخوا حکوومەت لەم بارەیەوە زۆر جددیە بە سەرۆکایەتی سەرۆک وەزیرانی ئێستا بەڕێز محەممەد شیع سوودانی هەوڵی ئەوە دەدرێت کە سەرجەم کەرتەکان لە قۆناغێکی زۆر باش تێپەڕێت قۆناغێکی نمونەیی بێت بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن لە یەکسانی و هاوسەنجی وڵات بە شێوەیەکی گشتی پشت بەخوا لە کەرتی کوشتتوکاڵی و لە هەموو کەرتەکانی دیکە بەتایبەتی لە کەرتی پیشەسازی و بەتایبەتی لە ناوچە ناوەڕاستەکانی عێراق هەوڵ دەدرێت چەندین پرۆژەی پیشەسازی و کوشتتوکاڵی و وەبەرهێنان دابمەزرێت بۆ ئەوەی بتوانرێت ئەم کەرتانە زیندوو ببنەوە هاوکات پشگیری لە کەرتی نەوت بکرێت و پێکەوە بتوانن داهات زیاد بکەن بۆ وڵاتەکەمان. بەڵێ دکتۆر فازڵ سەیرەفی شرۆڤەکاری ئابووری لەگەڵمان بووی لە بەغداوە لە دیداری ڕافیدەینەوە سوپاس بۆ بەڕێستان وەکو شرۆڤەکارێک لەگەڵمان بوون سوپاس بۆ شرۆڤەکانتان.